کۆمەڵکوژی ئەنفال مەراسمێک بەڕێوە چوو. مەراسیمەکە لەلایەن قایمقامیەتی چەمچەماڵەوە ڕێکخرا بوو و تاریکردنەوەی مەراسیمەکەش لەلایەن خودی قایمقامی چەمچەماڵەوە خوێندرایەوە. مەراسیمەکە بە بەشداری حزب و لایەنە کوردستانیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە سوکاری ئەنفالکراوەکان بەڕێوە چوو. بەشداران تاجەگوڵینیان لەسەر مینۆمێنتی ئەنفالدانا و لە مەراسیمەکەدا وێڕای خوێندنەوەی چەندین وتار و چەندین چالاکی هونەریش پێشکەش کران. هاوکات لە مەراسیمەکەدا جێگری سەرۆکی حکوومەت عیماد ئەحمەد و وەزیری کاروباری ئەنفال ئامادە بوون و وتاریان پێشکەش کرد و ڕایان گیان کەوان هەوڵ دەدەن کارەساتی ئەنفال وەک جینۆساید بناسێنرێ و هاوکات قەرەبووی کە سوکاری بنەماڵەی ئەنفالکراوەکانیش بکرێتەوە. لەلایەکی دیکەوە هەرەمڕۆ لە شارۆچکەی کەلاریش کاژمێر چواری دوانیوەڕۆ بە بەشداری زیاتر لە 40 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی گەرمیان و کە سوکاری ئەنفالکراوەکان و جەماوەری ناوچەکە مەراسمێکی یادکردنەوە بەڕێوە چوو. سەرەتا ژەموان تا گۆڕستانی شارەکە ڕێیان پێوە و لەوێش چەندین وتە پێشکەش کران و تیاندا داوا کرا ئەنفال بە جینۆساید بناسرێ و حکوومەتی ناوەندی عێراق داوای لێبوردن لە گەلی کورد بکە و قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری ئەنفالکراوەکان بکرێتەوە. ئەمە و لە مەراسمەکەدا چەندین چالاکی و بڕگەی هونەریش پێشکەش کران. ڕێکخراوی چاودێری کوردۆسای چاک جێبەجێ نەکردنی بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق بەبیر دەسەڵاتی داد و ڕاپەڕاندنی هەرێمی کوردستان دێنێتەوە کە بۆ دەستگیرکردنی تاوانبارانی ئەنفال دەرکراوە. ڕێکخراوەکە ڕای دەگەێنێت کە پاژەوەی دادگای باڵای تاوانەکانی عێراق بە نووسراوێکی فەرمی بە مێژووی ژمارە ڕێی 3 لە بەرواری 11 مانگی یابی ساڵی 2010دا داوای لە وەزارەتی شەهیدان کردووە داوای گرتنیە و تاوانبارانەی ئەنفال بکە کە نیشتەجێی هەرێمی کوردستانن. هەمان نامە ڕاستەی سەرۆکایەتی هەرێم حکوومەت و وەزارەتی ناوخۆ و هەرێمی کوردستانیش کراوە. بۆیە ئێمە پێمان وایە نەگرتنیە و تاوانبارە هەڵاتوانە لە ئەستۆی بەرزترین دەسەڵاتە لە کوردستان نەک دەستگایەکی بە ئیرادەی وەک پۆلیس یان هەر دەستگایەکی ناوخۆیی دیکەی هەرێمی کوردستان. چاک ڕای دەگەێنێت کە پاش 20 مانگ و 3 ڕۆژ دەسەڵاتی سیاسی لە کوردستان هیچ ئیرادەیەکی نیشان نەداوە بۆ ڕێزگرتن لە بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکان سەبارەت بە کەیفی ئەنفال و ئەمەش سوکایەتیکردنە بە دادگا و بڕیارەکانی دادگا. ئەنجومەنی ژنی ئازاد بە بۆنەی 24مین ساڵڕۆژی مەرگەساتی ئەنفال لێدوانێکی داوڕایگەیان بە کۆتایی هێنان بە ژن کوشتن بە دەستێنانی مافی دیموکراتی و نەتەوەیمان برینەکانی ئەنفال ساڕێژ دەبن. ئەنجومەنی ژنی ئازاد ڕادەگەیەنێ ئەنفال تراژیدیایەکی نیشتیمانی نەتەوەی و زامێکی قوڵی جەستەی کۆمەڵگای کوردەواریە. کەم نەتەوە هەن کە کارەسات و تراژیدیای لەم جۆریان بەسەر هاتبێ. لە دوای تێپەڕبوونی چارەکە سەدێک بەسەر تاوانەکەدا ئێمە هێشتا لە خوێندنەوەی ئەلفوبێی سەرەتای تاوانەکەداین. تا ئێستا شتێکۆشان لە دژی ئەنفال نەکراوە بە کۆدەنگێکی نیشتیمانی و نەتەوەیی. هەر بۆیە چەندین کاریگەری جۆراوجۆری هەبوو و هەیە. ڕێشەکانی ئەو کاریگەریانە تا دێ شۆڕ دەبنەوە بۆ ناو بوارەکانی ژیانمان لەوانە کاریگەریەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی دەرونی ژیانی مرۆیی و تادوایی. بە تایبەت کاریگەریەکانی نەگەتیڤی زۆر لەسەر ژندانەوە بە تایبەتی دایکان لە ناو قوربانیەکاندا زۆرترین بەشی ئێش و نەهامەتیان بەرکەوتووە. ئەنجومەنی ژنانی ئازاد دەڵێ لەگەڵ هەموو ئەوانەشدا بۆ چاکردنی باری دەرونی و پاژماوەکانی ئەنفال پرۆژە پێشکەش نەکراوە. ئەمە یەکێکە لە کەم و کوڕێزەقەکانی دەسەڵات بۆ ئەوەی برینی ئەنفال و هەڵەبجە ساڕێژ ببێ دەرمانی ئەو برینە دیموکراتیزەکردنی کۆمەلگا و گۆڕانکاری ڕێشەیە لە دەسەڵاتی سیاسی و بەڕێوەبردندا بە ئاراستەیە کە مافی هەموو تاکەکانی کۆمەلگا تێیدا پارێزراو بێت و کۆتایی بە توندوتیژەکانی سەرژنان بهێنرێت و ژنکوژان بە ئاشکرا دادگایی بکرێن. لە هەمان کاتدا یەکێتی نەتەوەیی کووردە بنیاد بندێ. هەرچی زۆر لەسەر ئاستی هەرێمی کوردستان قەرەبووی معنەوی و مادی قوربانیانی ئەنفال بکرێتەوە و ئەنفالچیەکان دادگایی بکرێنەوە ئەو کارەساتە وەک ژینۆساید لەسەر ئاستی نێودەوڵەتی بناسێنرێ. ئێمە وەک ئەنجومەنی ژنانی ئازاد لە پێناو سەڕێژکردنی برینەکانی کارەساتی ئەنفال کە دەستەبەرکردنی هەموو مافەکانی ژنان و بەدەستهێنانی مافە دیموکراتیەتەوەیەکانمان بە بەردەوامی تێکۆشان دەکەین و لەو باوەڕەداین بە بەشداریکردنی بەهێزی ژنان لە هەموو بوارەکانی تێکۆشانەکاندا دەتوانین سەرکەوتنی شۆڕشی دیموکراتی و ناسنامەی نەتەوەی دیموکرات و کۆمەڵگایەکی ئازاد گەرەنتی بکەین. لە سەروبەندی 24مین ساڵیادی ئەنفالدا وەزارەتی دادی عێراقی ڕایگەیاند کە حامید یوسف حەمادی وەزیری ڕۆشنبیری سەردەمی سەدام حوسێن بەهۆی ساغ نەبوونەوەی هیچ تۆمەتێک لەسەری دوای 9 ساڵ زیندانی ئازاد دەکرێت.
حامد حەمادی لە دۆسیەی ئەنفالی بارزانیەکاندا بە تاوانی ئەنجامدانی ئەو ئەنفالە ڕۆژی 3 مانگی گوڵانی ساڵی 2007 بە 17 ساڵ زیندانی سزا درابوو، بەڵام لە ناکاو بە بڕیاری وەزارەتی دادی عێراقی ئازاد کرا. حەیدەر سعدی وتەبێژی وەزارەتی دادی عێراقی واڵەکەی پشتڕاست کردەوە وتی دەسەڵاتی دادوەری حامد یوسف حەمادی وەزیری ڕۆشنبیری سەردەمی ڕژێمی باسی بە بێتاوان لە دۆسیە ئەنفالکردنی بارزانیەکان لە قەڵەمدا و ئازادی کردووە. ئەمە وەزارەتی دادی عێراقی بڕیاریدا چەند بەرپرسێکی دیکەی ڕژێمی پێشووی باسی ئازاد بکرێن. لەوبارەوە بۆشۆ ئیبراهیم بریکاری وەزارەتی دادی عێراقی بە ڕۆژنامەی شەرقی لەوسەتی ڕاگەیاند وەزارەتەکان بڕیاریداوە کە 14 ڕاگیراویتر لە سەرکردەوە ئەندامانی ڕژێمی پێشووی باس لە وادەیەکی نزیکدا ئازاد بکە کە عەقلە سەقر کوبەیسی کە ئەندامی سەرکردایەتی هەرێمی حزبی باسی هەڵوەشاوەیە، هەروە لەتیف مەحەل حەموود کە سەرکردەیەکی دیاری پارتی باسیە لە نێویاندان. بەڵێ بینەرانی بەڕێز هەر لەسەر بابەتی ئەنفال و مەرگەساتی ئەنفال ئێستا لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز مەحموود عەلی چالاکی بواری سیاسی و مەدەنیمان لەگەڵدایە و وتوێژێکمان لەگەڵ یا دەبێت. بەڕێز عەلی ئەم کاتت باش. ئەم کاتان باش. بەڕێز عەلی پاش 24 ساڵ لە کارەساتی ئەنفال چی بۆ ئەنفال کراوە، هەروە چی بۆ کەسوکاری ئەنفال کراوەکان کراوە، هەم لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی جیهانیش؟ لەسەر ئاستی ناوخۆی کوردستان بەداخەوە تا ئێستاکە بەشێکی زۆر لەو کارانەی کە دەوایە بکرایە نەکراوە. چوە قەرەبووی سیاسی، قەرەبووی مادی، قەرەبووی معنەوی. قەرەبووی سیاسی داوای لێبوردنکردن لە قوربانیانی جینۆساید لە کوردستان کە تا ئێستا کە ئەوە ئەرکی سەرۆکۆماری عێراق بوو کە بەڕێز جەلال تەڵەبانی وەکو هاوشێوەی سەرکردەکانی دیکەی جیهانی ئەڵمانیا و شیلی کە لە دوای دیکتاتۆریەت هاتنە سەر حکوم، لە دوای فاشیست هاتنە سەر حکوم نامەی لێبوردنیان بۆ تاک بە تاکی قوربانیان نات، بەڵام تاڵەبانی بەم ئەرکەی خۆی کە دەیتوانی دیکات وەک سەرۆکۆماری عێراق نەیکرد. قەرەبووی دادوەری ئەوە شەر نەکرا کە دادگاییکردن و جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراقی بوو کە تا ئێستاکە 423 تاوانکاری ئەنفال ئازادن و هیچ لە سزا ڕزگاریان بووە و هیچ لێپرسینەوەیەکی لەگەڵا نەکراوە، ناوەکانیان نەدرا بۆ پۆلیسی ئەنتەرپۆل و نەدرا بۆ پۆلیسی ناوچەیی و هەرێمی. لەسەر ئاستی کوردستانیش دیسانەوە حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانی بۆ ئەرکەی خۆڵبسێ کاتێکە وەزارەتی دادگای باڵای تاوانەکان ناوی 258 تاوانکاری ئەنفالی بۆیان نات کە دەبوایە ئەوان بۆ وەرەقەی قاقەرزی بۆیان نات، ئەوان دەیانتوانی بۆ ئەرکاڵستن، بەڵام ئەنجامە نەداوە، تاوانەکەیان وە تۆمەتەکە و کەم و کوڕەکەی خۆیان خستە سەر ئەستۆی دەستگایەکی بێدەسەڵاتی وەکو پۆلیس. لە بواری ئابووریشەوە بەداخەوە تا ئێستاکە نەکراوە ئەو وتەی کە دەدرێت 14 ساڵ پاش ئەنفال هیچ تا 14 ساڵ هیچ امتیازاتێک بۆ کەسکاری قوربانیان نەبوو. لە دوای ساڵی 2002 بڕ امتیازێک بە بڕی $10 بۆ کەسکاری قوربانیان بڕایەوە. لە دوای ساڵی 2003 ڕوخانی ڕژێمی عێراقی و هاتنی پارەی نەوت بۆ کوردستان لە سەرتاوە نزیک 600,000 و ئێستا 450,000 موچە بە کەسکار قوربانیان درێت. دیسانە ئەم موچەیەش ناتوانێت ژیان بە پێی هێزی کڕین و بە پێی هەڵئاوسان کە لە کوردستان ناتوانێت ژیانێکی شەرافەتمەندانە و بۆ کەسکاری قوربانیان جێبەجێ بکات. هاوکات لە کوردستاندا کەسکاری قوربانیان نیانتوانێت لە ئەنفال ڕزگار بن، نیانتوانێت لە ژیانی ڕۆژخۆشی ڕزگاریان بن، تا ئێستاکە لە ناو بەرگەڕەشەکانی خۆیان ئەندان و تا ئێستا لەژێر کۆلێت و خانە ڕووخاوەکانی خۆیانە دەژێن، نەتوانراوە زمینەیەکی ویان بۆ بڕەخسێنرێت کەوا لە ئەنفال و زمینە و ئاوە هەوای ئەنفال ڕزگاریان بێت. بەڵێ ئەمە لە ئاستی ئەمەی کە بەڕێستان باست کرد لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستانە، بۆ ئایا لە ئاستی جیهانیە ڕای گشتی جیهانیە هیچ شتێک بۆ ئەنفال کراوە؟ لە ئاستی کەمکەمە کراوە، دەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەو چالاکی و هەوڵانەی کە دراوە لە ڕێگەی ڕێکخراوی کوردستانیەوە بۆ کە خۆت ئاگاداری لەوانە ئەو بەشی پشتی شێری بەردەکەوێتەوە ڕێکخرا و حکوومەتیش بەشێکی تری ئەو کارانیان ئەنجام داوە. ئەوە ئاستی ئەوەیانێ دەتوانرا دۆسەی بە جینۆساید ناساندنی ئەنفال لە ئاستی نوێنەوەیدا جێبەجێ بکرێت و ئەو ڕێگەی کە دوولەکان دەپیانە بەر لە ڕێگەی دادگایکردنی بکەرانی تاوانی هۆلۆکۆستەوە کە تاوانبارانیان یەک دۆسی ودانە دادگا، بەڵام بەداخەوە لەمە شادیسان
داگای با حکوومەتی عێراقی و حکوومەتی کوردستانی کەم تەرخەم بوون کە دەیانتوانی ئەو تاوانبارانەی لە دەزاگۆری لە عێراق ڕزگاریان بۆ ناوەکانیان بدەنە پۆلیسی ئەنتەرپۆل و لێوە لە وڵاتانەی کە تیادان دادگای بکرێت لە ڕووی سیاسیشەوە دیسان چەند هەوڵێک دراوەکو لەوەی لە سویسرا و لە سوید و لە کەنەدا هۆڵەندا ئەم هەوڵانە درا بەڵام ئەم هۆڵانە ئێستا ئەنجامگیری نەبووە بەهۆی ئەوەی کە کورد نەیتوانیەوە خاوەن لۆبێکی بەهێزێت و دیسان ئەو هوشیارەی کە لە ناو کوردایە سەرەتایەتی هوشیاری لە ئاستی بە جینۆساید ناساندن هیوادارم لە داهاتا ڕەوەندی کردوڵێکی کاراتر بگێڕێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە ڕابردووی خۆی دابچێتەوە و کاری باشتر بکات. بەڵێ بەڕێز عەلی مەحموود نووسەر و چالاکوانی بواری جینۆساید و مافی مرۆڤ زۆر سپاس بۆ بەشداری و شۆڕەڤەکانت. ئێوارەتان باش. ئێوارەتان باش. ئەمڕۆ لە شاری سلێمانی گەنجانی وڵاتپارێزی باشووری کوردستان چالاکیەکی بە مەشخەڵ بۆ ئەنفال ئەنجام دەدەن. چالاکیەکە کاتژمێر 7 ئێوارە لە شەقامی سالم و بە بۆنەی 24مین ساڵڕۆژ یەنفال و هەروە بۆ شەرمەزارکردنی پەلاماری مانگران لەلایەن ئاسایشی ئەولێرەوە ئەنجام دەدرێت. گەنجانی وڵاتپارێزی کوردستان ڕایدەگەین 24 مەشخەڵی ئاگرینیش بە بۆنەی ئەنفالەوە دادەگیرسێن و دەڵێن داکۆکیکردن لە نرخ و باکانی کۆمەڵگەکەمان کە بەرهەمی خوێنی بە هەزاران شەهید ئەم نەتەوەیە ئەرکێکی ئەخلاقی مرۆیی و دیموکراتیانەیە و هیوادارین کە جەماوەری بە شەرەفی شاری سلێمانی بە بەشداربوونیان لەم چالاکیەدا هەڵوێستی خۆیان لە دژی سیاسەتەکانی حکوومەتی ئاکەپە و دەوڵەتی تورک و ئاسایشی پارتی دیموکراتی کوردستان و لە هەمان کاتدا بێدەنگی دەستگاکانی مافی مرۆڤی ئەوروپاش دەرببڕن. چالاکی مانگرتوانی ستراسبۆرگ لە ڕۆژی 44مینیدا بەردەوامە و هاوکات چالاکیەکانی پشتیوانی کوردستانیانیش بۆ